لایەنە کوردیەکان بە چەند لیستێکی جیا بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن. بڕیارە 18/12/2023 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرێت لە پارێزگاکانی عێراق جگە لە کەرکووک. دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 20/4/2013 بەڕێوە چووە و 6 ساڵە ماوەیان بەسەر چووە. لە پارێزگای کەرکووکیش لە دوای هەڵبژاردننی 2005 یەکەم جارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بەڕێوە بچێت. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق 296 حیزب و 50 هاوپەیمانێتی کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 285 کورسی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردنێکی گرنگ و چارەنووسسازە. بەپێی یاسا ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەسەڵاتی هەڵبژاردن و لادانی پارێزگار، چاودێریکردن و دەرکردنی یاسا و پەسەندکردنی بودجە و پرۆژەکانی پارێزگایان هەیە. هەڵبژاردن لە ناوچەکانی مادەی 140 لە 15 پارێزگای عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت. لایەنە کوردیەکان لە هەر یەک لە پارێزگاکانی کەرکووک، نەینەوە، سەلاحەدین و دیالە بەشداری دەکەن. کورسی ئەنجومەنی پارێزگاکان لەو ناوچانەی لایەنە کوردیەکان بەشداری دەکەن پێگاتون لە کەرکووک 15 کورسی گشتی و 1 کورسی کۆتا، نەینەوە 26 کورسی گشتی و 3 کورسی کۆتا، سەلاحەدین 15 کورسی و دیالە 15 کورسی. کەرکووک و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک لە ساڵی 2005ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بەڕێوە نەچووە. لە 2005 تا 16 ئۆکتۆبەری 2017 پارێزگاری شارەکە لای کورد بووە، بەڵام دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەهۆی ناکۆکی پارتی و یەکێتی ڕاکان جبووری لە پێگاتەی عەرەب پۆستەکەی بە وەکالەت بەڕێوە دەبات. لایەنە کوردیەکان بۆ بەدەستهێنانەوەی پارێزگار دەبێت لە کۆی 16 کورسی زۆرینەی کورسی پارێزگاکە بەدەست بێنن. پارێزگاری کەرکووک و هاوپەیمانێتیەکان لە کەرکووک حیزبە کوردیەکان بە زیاتر لە 4 لیست بەشداری هەڵبژاردن دەکەن و نەتوانرا یەک لیستی کوردی پێک بێنرێت. هەر یەک لە کۆمەڵ و یەکگرتو هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکیان پێگێناوە. یەکێتی لەگەڵ شیوعی هاوپەیمانێتیان هەیە، پارتی لەگەڵ حیزبی ئیسلامی عێراق و پارتی گەلی تورکمان و بزوتنەوەی دیموکراتی کوردستان هاوپەیمانی هەیە. نەوەی نوێژ بەجیا بەشداری دەکات.